لا ڕۆژهەڵاتی نیشتمانین شارە جوانەکەی بانە وەک دەزانین ڕۆژهەڵاتیەکان لە هونەر و دەستڕەنگینی و بەهرەدا کەموێنەن و هەمیشەش پێشەنگن لێرە خانمێکی نیگارکێش هەیە کە تایبەتمەندیەکی کەموێنەی هەیە و جیاواز لە نیگارکێشەکانی تر دەتوانێت بە چاوی بەسراوەوە وێنە بکێشێت. من شتی زیاتر لەبارەوە ناڵێم لەگەڵمان بن و لە نزیکەوە کارە جوانەکانی ببین. کۆڵەکەی هەر نەقاشیەک تەرحی ئەوەڵیەکەیەتی بۆیە منیش بڕیارمدا کە ئەو کارە بکەم. جیاوازی ئەم کارش ئەوەیە کە تەرحی ئەوەڵیا هەر هونەرمەندێک دێ بە ناسکی ئەیکێشێتەوە بە میداد ئەیکێشێتەوە وەلی من بۆی کە ئەمەسا ئیشتبا ئەگەر ئیشتبایەکی هەبوو پاکی کاتەوە وەلی من دێم بە ماژیک ئەیکێشمەوە کە ڕێگای پاکردنەوەی نیەتە. ئێستا هەوڵن نەداوە پێشانگا بکەیتەوە وێنەکانتی تیان نمایش بکەیت؟ نەوەڵا کەس ساپۆرتی نەکردوم پاڵ پشتم نەبووە کەم تەرخەمیم کردووە تایە بۆ خۆم دەرنەخستووە. زۆر باشە. خولیای کێشانەوەی ئەم وێنانت کەی بۆ دروست بوو بە دەقیقی لە چ تەمەنێکەوە؟ لە تەمەنی تقریبەن 14 ساڵە من ئیتر دەستم پێکرد بە کاری هونەری. زۆر باشە. لە شوێنێک فێر بوویت یا خۆت هەر لە ماڵەوە خۆت دەست نەوەڵا هیچ مامۆستایەک کەسێ نەبووە کە فێرم کا بۆ خۆم بە هەوڵ و تێکۆشانی خۆم. وێنەی مامۆستا عەباس کەمەندیە کە جێی شانازی کووردە. ناتەواوە ئەو وێنەیە وابزانم ئەوە چەندەی خایاندووە ئەو وێنەیەوە بکێشێت؟ تقریبەن ئەم تا ئێراکە چاکم کردووە مانگێکی خایاندووە لە کولی شاگە تاویکەم تقریبەن 2 مانگێکە خایانێ بە 2 مانگێکی ترە خایان. بەڵێ بەڵێ. وەگەزانین کە مامۆستا عەباس کەمەندی جگە لە هونەرەکەی و ئاوازەکەی و دەنگە نایابەکەی نیگارکێشێکی بەتواناش بووە. هەوڵەدەی تۆش لانی کەم ڕێچکەی ئەو بگریتە بەر؟ بەڵێ 100% کە هەوڵەدەم.